بینەرانی خۆشەویست دوا بابەتی بەرنامەی لەگدانەوە هەڵوێستی ئەمڕۆکەمان نووسینەکە لە بەڕێز شاهۆ پاڵانی دەربارەی هەڵبژاردن لە عێراق و سیمای ساختەی دێمۆکراسی لە وڵاتە. نووسەر دەڵێت کە کەمتر لە 3 هەفتە ماوە بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پارلەمانی عێراق. هەڵبەتە ئەگەر هیچ شەڕ و گرژێک لە ناوچەکەدا ڕوونەدات و عێراقیشی تێوە نەگلێ. بڕیارە لە 11 نوامبەری ئەم ساڵ ئەم هەڵبژاردنە بەڕێوە بچێت. ئەوەی جێگەی سەرنجە تا زیاتر نزیک دەبینەوە لە وادەی دیاریکرا و هێندەش نیشانەکانی ناشەفافی دەردەکەون. پاک و خاوێنی پرۆسەکە دەچێتە ژێر پرسیار و هاوتەریب لەگەڵ ئەمانەشدا نیگەرانی هاوڵاتیان لە هەڵکشاندایە، متمانەشیان لە داکشاندا. ئەوەی جێگای تێڕامانە بە درێژای زیاتر لە 20 ساڵی دوای کەوتنی ڕژیمی باس هیچ کام لە حکوومەت و کابینەیەک لە دوای یەکەکانی عێراق و بە هەرێمی کوردستانیشەوە بەدامەزراوە نەکراون. هەڵبژاردنی 2025 پارلەمانی عێراق دەبوایە ببێتە مۆتیڤ و وەرچەرخانێکی ڕاستەقینە بۆ گۆڕانکاریە ڕێشەیی لەو سیستەمە سیاسی کە لە ساڵی 2003وە بەهۆی گەندەڵی و تائیفەگەری و کاریگەریە دەرەکیەکانەوە لاواز بووە و خەڵکەکەشی تووشی نەهامەتی و قەیرانی قوڵ کردوێتەوە. نیشانە ڕوونەکانی نەبوونی شەفافیەت هەر لە سەرەتاوە دیار بوون. کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان لە کاتی تاوتوێکردنی ناوی کاندیدەکان سەدان کاندیدی بێبەش کردووە کە گوایە بەهۆی نەتەواوی بەڵگەنامەکان یانیش پێشێلکردنی یاساکانی دژە گەندەڵی بووە. بەڵام لە ڕاستیدا ئەم پاساوانە زۆر جار بەکار دەهێنرێن بۆ وەدەرنان و دوورخستنەوەی کاندیدا نوێیەکانی سەر بە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە لە دوای ناڕەزایەتیەکانی 2019ەوە کاریگەریان بەدەستێنەوە لە وڵاتەدا. ئەم بێبەشکردانە کە تەنها 2 مانگ پێش هەڵبژاردنەکان ڕوویانداوە زۆرینەی دوورخراوەکانیش بە پلەی یەکەم لە ناوچە شیعەنشینەکانی وەک بەغدا و بەسرە بوون بەهۆی ترسیان لە کاندیدە سەربەخۆکان کە ڕەنگە ببنە تەحەدا بۆ دەسەڵاتداران و بەدەستێنانی دەنگی جەماوەر. ئەمەش بۆ خۆی دەرخەری ئەو ڕاستیە کە کۆمۆسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق سەربەخۆ نییە، لە ژێر کاریگەری لایەنی دەسەڵاتدایە کە خۆی لە هاوپەیمانیەتی سیاسی شیعەکان دەبینێتەوە بە ناوی چوارچێوەی هەماهەنگی کە لە ساڵی 2021 زاینیەوە بە پشتیوانی دەرەکی بەسەر دەسەڵاتدا زاڵ بووە. هەموو ئەمانە ئەو ڕاستیە نیشان دەدەن کە تائیفەگەری وەک عیلەتێکی کوشەندە لە هەناوی هەموو هەڵبژاردنەکاندایە و شادەمارەکانی سیستەمی حکومڕانی لە عێراقدا جێ ناهێڵێت. لەم سونگەیەشەوە گروپەکانی ئۆپۆزیسیۆن و بەرهەڵستی وەک ڕەوتی سەدر یاخود لایەنەکانی دەسەڵات بە تایبەتی ژەوانەی نزیکن لە چوارچێوەی هەماهەنگی بە شێوەیەکی سیستماتی کاری گەندەڵی و سەرچاوەکانی دەوڵەت بۆ دەستکاریکردنی هەڵبژاردنەکان دەخۆزنەوە. بۆ نمونە لە بەسرە ڕۆژانە 300,000 بەرمیل نەوت بە نایاسایی دەچێتە دەرەوە و داهاتەکەشی ملیۆنان دۆلار دەڕژێنێتە گیرفانی نوخبە گەندەڵەکان و گروپە تایفیەکان. ئەمەش هەڵبژاردنەکان لە سەکۆیەکەوە بۆ گۆڕانکاری و بەشدارکردنی گەل لە دەسەڵاتدا دەگۆڕێت بۆ بازاڕێکی بەتاڵ لە مۆڕاڵ و اختیار کە تیایدا دەنگەکان بە دەستکەوتی مادی دەگۆڕدرێنەوە. بەمەش متمانەی دەنگدەر زیاتر کاڵ دەبێتەوە و ئومێدی گۆڕانکاریش تا ڕادەی خامۆشبوون کەس دەبێتەوە. ناوبڕێک پێکەوە ببینین بە درێژەیەم بابەتە دێمەوە خزمەتە. لە درێژەی بابەتەکەدا نووسەر دەڵێت کە دەستێوەردانی زلهێزە هەرێمایەتیەکانیش فاکتەرێکی ترێی درێژەدانە بەم سیاسەتەی کە بەحسی لێکرا. بۆ ڕاگررتنی هاوسەنگی هێز و هەژمونیان لە ناو سیستەمی حکومڕانی عێراقدا ئەمە دەکەن کە ئەمەش بۆتە هۆکاری لە دەستانی تەواوەتی سەروەری وەک وڵاتێکی سەربەخۆ. ئێران چالاکانە پشتیوانی لە گروپە تائیفیە نزیکەکانی خۆی دەکات بە بەشی زۆنی سەوزی هەرێمی کوردستانیشەوە لە کاتێکدا تورکیا و سعودیا و قەتەریش کای نفوزی خۆیان لە ناوچە سوننی نشینەکان و بەشی زۆنی زەردی هەرێمی کوردستان فراوانتر دەکەن. لەلایەکی تریشەوە
فشارە سیاسی و ئابووری و ئەمنیەکانی ئەمریکاش لەم نێوانەدا کاریگەری خۆیان هەیە. هەڵبەتە ئەم دەستێوەردانە دەرەکیانەش کە مەبەست لەی سەپاندنی هەژمونی زلهێزە ئیقلیمی و نێودەوڵەتیەکانە بۆ مسۆگرکردنی بەرژەوەندیەکانی خۆیان، هەموو ئەمانە لەگەڵ خراپ بەکارهێنانی سامانی دەوڵەتیش سەرکوتکردنی سیستماتیکی کاندیدە نوێ و سربەخۆکان وەک لە ڕێنمایەکانی کۆمسیۆنی هەڵبژارنەکان دەردەکەوێت، هەڵبژارنەکان دەکەنە مەسخەرەیەکی تراژدی و لە بری ئەوەی دیموکراسی بەرەو پێش ببەن خزمەت بە شەرعیەتدان بە دەسەڵاتی زلهێزەکان دەکەن و مۆرکی تایفەگەری و دەسەڵاتی بنەماڵەکان تۆختر دەکەنەوە. هەر بۆیش کاتێ عێراقیەکان لە 2009ەوە بە ئیرادەیەکی زۆرەوە ڕژانە سەر شەقامەکان بۆ شکاندنی ئەم سیستەمە ساختەکاریە لەلایەن دەسەڵاتەوە بە ئاگر و ئاسن وەڵامیان درایەوە و سەرکوتیان کردن. بۆیە ئەگەر پرۆسەی هەڵبژارنەکان وەک ئێستا بە ناڕوونی و تەمومژاوی بمێنێتەوە، گاڵتەجاڕی دموکراسی لە ناوێکی بێناوەڕۆک و سیمایەکی ساختە شتێکی تر نابێت و هەنگاوێکیش بەرەو پێش ناچێت. سیستمی حکومڕانی و سیاسیش لە عێراقدا شێوەی جەنگەڵێکی داخراوی تایفەگەری دەبێت و لەلایەن زلهێزەکانی ناوچەکەوە و زلهێزە نێودەوڵەتیەکانەوە کۆنتڕۆڵ دەکرێت. هەموو ئەم هۆکار و فاکتەرانە کاریگەر بوون بۆ ڕێگەگرتن لە گۆڕانکاری و ئیفلسکردنی ڕەوتی دیموکراسی لە تەواوی عێراقدا بەگشتی بە هەرێمی کوردستانیشەوە. بۆیە هەڵبژاردن لە چەواشەکاری و سەرقاڵکردنی خەڵک زیاتر شتێکی تر نییە. گرنگ نییە ڕێژەی دەنگدەران چەند دەبێت، دەنگدەر دەنگ بە کێ دەدات یاخود نایدات، ئەمەش هیچ لە بابەتەکە ناگۆڕێت. لەبەرەوەی بەر لە چوونە پرۆسەکە ڕێکەوتن و سازان لەسەر دابەشکاریەکان کراوە، دیزایانی ئەنجامەکانیش لەژێر چاوەدێری هێزە ناوچەی و نێودەوڵەتیەکان ئامادەیە. بۆیە لە غیابی دموکراسی و ژینگەیەکی لەباری گۆڕانکاری هەر لایەنێک خۆی بە ئۆپۆزیسیۆنی ڕاستەقی نەبزانێ، بە تایبەتی لەم هەڵبژارنەدا پێش هەموو کەس فێڵ لە خۆی دەکات ئەگەر لەم پرۆسەیەدا بەشداری